دوای گیان لە دەستدانی فەرات شبلی جێگری هاوسەرۆکی ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژاوای سووریا و سێ کەسی تر کە گومان دەکرێت یەکێک لەو سێ کەسە هەڤاڕاپەڕین ئەندامی کۆنگرەی گەلی نزیک لە پەکەکە بێت لە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا لە ناوچەی گەرمیان کاردانەوەکان بەرامبەر بە هێرشەکە تا دێت فراوان دەبنەوە. ژمارەیەک لە لایەنگرانی تەفگەری ئازادی نزیک لە پەکەکە لەگەڵ ژمارەیەک لە دانیشتوانی گەرمیان خۆپیشاندانیان ئەنجامدا و چوونە بەردەم پزیشکی دادی گەرمیان کە تەرمی قوربانیەکانی تێدایە. لە زاری نوێنەتی ڕۆژاوای کوردستانە گوێمان لێ بوو 5 کەسن خەڵکی ڕۆژاوای کوردستانن بریندارەکەش بۆ خۆ ئیفادیداوە گەنجەکە خەڵکی کۆبانیە ئەو 5 کەسە خەڵکی ڕۆژاوای کوردستان بە سەردان هاتون کە سوکاریان لێرەیە ئەوەی ئاشکرا بووە فەرهاد دێرک. فەرهاد دێرک پێم وایە لە مەجلیسی بەڕێوەبەری ڕۆژاوای کوردستانە جێگە ئەگرێت. ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژاوای سووریا سەردانی فەرات شبلی بۆ هەرێم بۆ چارەسەری پزیشکی دەگێڕنەوە و داوای هەڵوێستی لە عێراق و هەرێم کردووە. تورکیاش بە ئاشکرا بەرپرسیارەتی هێرشەکەی گرتە ئەستۆ و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش داوای سنووردانانی بۆ بەزاندنی سەروەری خاکی عێراق کردووە. پێ و زانیاری یەکەوە ئێمە هەمان بووە ئەمانە هاوڵاتی ڕۆژاوای کوردستانن تامان بە ئیشوکارێک هاتوونە زاتن ئەو ئیشکاراتنە بۆ سەردانی و خەڵکی ئاواری کەوا بڵاویان کردو لە هەموو باشووری کوردستان ئاوارن لە شارەکانی سلێمانی و گەرمیان و شارەکانی تر هاتوونە سەردانیان کردو سەردانی و ماڵانیان کردووە دوێنێش بۆیە بڕایەنەوە شەوێک لێرەمانەوە لای و ماڵانە بەس من نازانم و ماڵانێکی بوونە دوای ئەوەی ڕۆشتنەتەوە لە ڕێگا ئەو ڕووداوە ڕوویداوە تامان ئەو ڕێگای لایەنداوە ڕێگایەکی لاڕێیە لە بەرەوەی خۆپیشاندان لە ڕێسەرێکیەکە بووە مەجبوڕی لاڕێیان گرو بۆی زوو بڕۆن ئەو تایارە تورکیەلیانی داوە. بەرپرسانی پارێزگای سلێمانیش پێیان وایە لە ناوخۆی هەرێمەوە زانیاری دراوەتە تورکیا لەسەر هاتنی فەرات شبلی بۆ هەرێمی کوردستان. بە پێی ئەو ڕاگەاندرەوەی کە وەزارەتی بەرگری تورکیا بڵاوی کردو کە فڕۆکێکی فێفڕۆکانی تورکیەوە ئەم کاری کردووە بەڵام ئەوە ئەرکی دەستگا ئەمنیەکانە کە بە دۆداچوونی جددی و تەواو بکەن بۆ ئەوەی بکەران و هەروەها یارمەتی دەرانی ئەم تاوانە خێزەونە بدۆزرێتەوە بکەرانی ئەوە دیارەکە و دەوڵەتی تورکیا ڕاگەاندەوە بەڵام بە دڵنیایەوە ئەم بابەتە کە لە ناوخوا هاوکاری و هاریکاری نەکرێت بە دڵنیا ئەم کارە لە ڕۆژی نیوەڕۆ لە نزیک قەزای کەلار ئەم کارە ڕوونادا بە دڵنیاوە دەسی ناوخۆی تایە. بە پێی بەدواداچوونەکانی دەنگی ئەمریکا لەو ماوەیەی کە فەرهاد شبلی لە گەرمیان بووە فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئاسمانی ناوچەکەدا سوڕاوەتەوە و چاودێری دۆخەکەی کردووە. ئەوەی ئێمە تا دوێنێ نەمانزانی بەڵام ئەوەی دوێنێ زانیمان و دەنگی خەڵکی و هەنێکی لایەنە ئەمنیەکانیش بیستوان کەوا دوو ڕۆژە فرۆکەی بێفڕۆکەوان بەسەر گەرمیانە ئەسوڕێتەوە ئەو زانیاریمانە دەستکەوت و ئەو هەواڵانێتە شێت کەوت. لە ئێستادا تەرمی فەرات شبلی و سێ هاوڕێکەی تری لە پزیشکی دادی کەلارن. چاوەڕوان دەکرێت تەرمەکانیان بۆ سووریا ببرێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.